Everybody, my name is Kozin. I'm talking about the ostrich. Ostrich orange, octopus olive. Oh, is anybody there? I'm on an orange tree. Oh no, ostrich is on an orange tree. Oh no, ostrich is there. Oops. Oh no, ostrich is on an orange tree. Are you okay? I'm okay. Ha ha ha! Is anybody there? I'm on an olive tree. Ha ha ha! Oh no, octopus is on an olive tree. Oh no, octopus is there. Oops. Oh no, octopus is on an olive tree. Are you okay? Ha ha ha! I'm okay. Ha ha ha! The ostrich is the largest living bear, but it cannot fly because it is too heavy. The ostrich has 2 toes on each foot. The ostrich stands about 2.2 meters tall and 100 to 130 kilograms. The ostrich eats plant seeds, insects, and small rodents. They don't have teeth. Ostriches don't need to drink water. They get all the water they need from the plants they eat. They lay eggs. One egg weighs like 24 chicken. Ostrich. The ostrich is a very huge bird having the widest wing spread. An ostrich egg is the largest of all the bird's eggs. It runs very fast on land. It has a long neck at the end of which is its small head. It is white and black in color.
Ostrich orange. Octopus olive. The color of the head is blended with the color of the groups. It looks to like the head hidden in the sand. Hi, we are ostrich family. We are the largest birds in the world. We live in grasslands and desert. We cannot fly, but we are fast runners. Daddy ostrich, where are you? Here I am, how do you do? Mama ostrich, where are you? Here I am, how do you do? Brother ostrich, where are you? Here I am, how do you do? Sister ostrich, where are you? Here I am, how do you do? Baby ostrich, where are you? Here I am, how do you do?
ئامادەیی کلێڤەری ناحکومی. ئامادەیی کلێڤەری ناحکومی لە ڕەخساندنی هەلێکی زێڕین بۆ قوتابیانی دەرچووی پۆلی 11ی زانستی. مۆژدە دەداتە ئەو قوتابیانەی کە کۆنمرەیان لە 95 و بەسەرەوەیە. خوێندن بە خۆڕاییە و ئەو قوتابیانەی 90 بەسەرەوەیان هەیە لە سەدا 50 داشکاندنیان بۆ دەکرێ و وانەکان لەلایەن باشترین ستافی مامۆستایان دەوترێتەوە. هەروەها بۆ قۆناغی بنەڕەتی دەستمان کرد بە تۆمارکردنی ناوی قوتابیانی پۆلی یەکەمی بنەڕەتی بە زمانی ئینگلیزی. کلێڤەر لە 8ەم ساڵی تەمەنی سەلماندوویەتی کە قوتابیەکانی پێشەنگە لە زانست و پەروەردە و زیرەکی. کلێڤەر قوتابخانەیەکە پڕ لە جوانی و دڵسۆزی بۆ قوتابیەکانی. کلێڤەر قوتابیانی ئامادە دەکات بۆ بەرزکردنەوەی ئاستی زانستی قوتابیان و بەدەستهێنانی بەرزترین نمرە. ژینگەی پێویست دەڕەخسێنین بۆ خوێندن. لە کلێڤەردا داهاتووی قوتابی گەشتر دەبێت. ئامادەیی کلێڤەری ناحکومی. منداڵینە دیاریم بۆ هێناون. دیاری؟ ئۆ دیاری! ئۆ ئۆتۆمبیلێکی نوێ هەروەها فستەی بۆ یەکردن. پاس دایکە؟ ئانە هیمنن. ئەوانە هیمنن مەیان بە واز بێنە بیاندەوە هیمنن. باشە منداڵینە وا دیارە پێویستمان بەوانەیە کە بۆ دابشکردنی یاریەکان لە نێوان خۆتاندا. پیاوێک کێڵگەیەکی دروست کرد. پێتان وایە کە هەموو ئاژەڵەکانی زیندانی کردبوو لە لای خۆی؟ نەخێر، ئەو هەموو ئاژەڵەکانی خۆش دەویست، ئاژەڵی جوان و بچووکیش. بەڵێ ڕاستە، پیاوەکە هەموو شتەکانی دابەش دەکرد لەگەڵ ئێمەدا. بۆیە پێتان وایە کە ئێوە ئێستا پێویستە چی بکەن؟ ئێمە تیمێکی زۆر باشین. بەڵێ، دەتەوێت تاقی بکەیتەوە؟ دەتەوێت تۆ یەکەم جار بیکەیت؟ بەڕاست؟ ئامادەیت؟ سێ بڕۆ! فقير وهجارا قومي حسن وحسينان هەمووی قڕبوون لە کێنان
قومي حسن وحسينان همو يقربوا لتنان خوايا باران بباري للادي ولا شاري لسبين تاعي واري وبليز ما بيك اخواري لسبين تاعي واري وبليز ما بيك اخواري بوكا بباراني آبي بن دغلاني بوكا بباراني آبي بن دغلاني ساعاتي جاراني ولا ديرين زماني ساعاتي جاراني ولا ديرين زماني بوچینە و باغانە چەندە خانومانە بوچینە و باغانە چەندە خانومانە لە گەورە ماڵانە و لە دێرین زەمانێ لە گەورە ماڵانە و لە دێرین زەمانێ سركبري ليدا دادا في طبلة بوكا توتا سركبري ليدا دادا في طبلة لك سجناك شرمي ولا ديرين زمانه لك سجناك شرمي ولا ديرين زمانه شمولة موجي دوي موجي عم باراني دوي شمولة موجي دوي موجي عم باراني دوي شكلي لشعراني دوي ودياري من ضالاني دوي شكلي لشعراني دوي ودياري من ضالاني دوي شمو ليلى ناورزي بايلة داود لرزي شمو ليلى ناورزي بايلة داود لرزي فردك آبتزي وبجوان خوي دنازي فردك آبتزي وبجوان خوي دنازي بوكا بباراني آبي بن دغلاني بوكا بباراني آبي بن دغلاني ساعاتي تاراني ولا ديرين زماني ساعاتي تاراني ولا ديرين زماني شمولة موجي دوي موجي عم باراني دوي شمولة موجي دوي موجي عم باراني دوي شكلي لشعراني دوي ودياري من ضالاني دوي شكلي لشعراني دوي ودياري من ضالاني دوي ئامادەیی کلێڤەری ناحکومی ئامادەیی کلێڤەری ناحکومی لە ڕەخساندنی هەلێکی زێڕین بۆ قوتابیانی دەرچووی پۆلی 11 زانستی مۆژدە دەداتە ئەو قوتابیانەی کە کۆنمرەیان لە 95 و بەسەرەوەیە خوێندن بە خۆڕاییە و ئەو قوتابیانەی 90 بەسەرەوەیان هەیە لە 150 داشکاندنیان بۆ دەکرێ و وانەکان لەلایەن باشترین ستافی مامۆستایان دەوترێتەوە هەروەها بۆ قۆناغی بنەڕەتی دەستمان کرد بە تۆمارکردنی ناوی قوتابیانی پۆلی یەکەمی بنەڕەتی بە زمانی ئینگلیزی کلێڤەر لە 8ەم ساڵی تەمەنی سەلماندوویەتی کە قوتابیەکانی پێشەنگە لە زانست و پەروەردە و زیرەکی کلێڤەر قوتابخانەیەکە پڕ لە جوانی و دڵسۆزی بۆ قوتابیەکانی کلێڤەر قوتابیانی ئامادە دەکات بۆ بەرزکردنەوەی ئاستی زانستی قوتابیان و بەدەستهێنانی بەرزترین نمرە ژینگەی پێویست دەڕەخسێنین بۆ خوێندن لە کلێڤەردا داهاتووی قوتابی گەشتر دەبێت
ئامادەیی کلێڤەری ناحکومی. قوتابخانەی کلێڤەری ناحکومی لە ساڵی 2011 دامەزراوە. سەرەتای دامەزراندنی تەنها قۆناغەکانی 1 و 2 و 3 و 7 بنەڕەتی بوو. ژمارەی قوتابیەکانی هەر 4 قۆناغ 64 قوتابی بوو. بینای قوتابخانە ئەو کات لە خانوویەکی 1200 مەتر بوو کە 4 پۆلی هەبوو. بەڵام دوای ئەزمموی چەند ساڵێک و سەرکەوتن قوتابخانەی کلێڤەر لە هەردوو بواری پەروەردە و فێرکردن ژمارەی قوتابیەکان و پۆلەکانی ڕوو لە زیادبوون بوو. بۆ ساڵی سێەم بینای قوتابخانە گواسترایەوە بۆ گەڕەکی مامۆستایان لە بینای نوێ گشت قۆناغەکانی بنەڕەتی 1 تا 9 وەرگیران. قوتابخانەکەمان قوتابخانەی کلێڤەر لە 3 بەش پێکاتەوەکو کۆمەلگایەک تەوان بەشێکەمیان باخچەی منداڵانە بەشی دووەمیان بنەڕەتیە لە پۆل 1 تا پۆلی 9 بنەڕەتیە و بەشی سێمیشان بەشی ئامادەی بەڵام ئامادەیەکە تەنها زانستیمان کردوتەوە تا ئێستا. جا لە بەشی باخچەی منداڵان زیاتر تەرکیز لەسەر 2 بەش دەکەینەوێشەوە، یەکێکیان پەروەردەیە چکە تەمەن منداڵ لەو تەمەنەدا زۆر حساسە تەمەنەکەی، بەشی دووەمیشان وەکو مەنهاج زمانی ئینگلیزیە زۆر تەرکیز لەسەر ئەوەکەین. بۆ بنەڕەتێکەش بە هەمان شێوە پۆلماندانا و پۆل 1 تا 6 بنەڕەتی زۆر تاکید لەسەر فێربوونی زمانی ئینگلیزیەکەنەوە جگە لە پەروەردەکەش ئەمەشکە تەوەرەکی ئەساسی لە قوتابخانەکەمان بە هەمان شێوە ئامادەیەکەش تەنها بەشی زانستیمان هەیە و زۆر سوپاسی وەزارەتی پەروەردەشەکەین کە هاوکارمان بوون لە هەندێک کاتدا و بەتایبەت کە بە دوواداچوونەکەن بۆ قوتابخانە بنە ئەهلیەکان یاخود ناحوکمیەکان لێژنەیەش تایبەت پێکاندراوە بۆ هەڵسەنگاندنی ئاستی زانستنیان. ئەمە ئەومان زۆر پێخۆشە و هیواداریشین هەرچەندە ئەو لێژنەیە زۆر ماندووە بە هەڵسەنگاندن و بە دوواداچوونی قوتابخانەکەن، بەڵام جێگای دەستخۆشیە کە هەڵدەستن ساڵانە تەقیمی قوتابخانە ناحوکمیەکان دەکەن و سوپاس بۆ خوا تا ئێستاش کلێڤەر لە ئاستی پێشەوەی یا بڵێن لە ئاستی سەرەوەی قوتابخانەکان بووە. ئەوە جێگای دڵخۆشیە و سوپاسی دەستەی کارگێڕی و مامۆستا بەڕێزەکانەکەین و هەروەها سوپاسی قوتابیەکانیشمان ئەکەین کە ساڵانە خۆیان ماندووەکەن تا بگەنم ئاستە بەرزە. بۆ ساڵی پێنجەم قوتابخانەی کلێڤەر بۆ جاری سێەم هەڵسا بە گەورەکردنی بینای قوتابخانە لەسەر ڕووبەری 4000 مەتر دووجا کە لە 50 ژووری خوێندن پێک دێت و جگە لە یاریگای چیمەن و کافتریا. قوتابخانەی کلێڤەرم بوو ئەوە هەڵبژار چونکە لایەنی پەروەردەی ئەلحەمدولیلا زۆر بەرزە، لایەنی علمی قوتابخانەیەکی زۆر سەرکەوتووە لەو بوارانەدا، لە بواری پەروەردەی لە بواری زانستی زۆر سەرکەوتووە. قوتابخانەی کلێڤەر قوتابخانەیەکی باشە. ساڵی پار کوڕەکەم لەوێ ناونووس کرد، سوودەکی باشی دیت. لێ ئەوسار کچەکەشم کە لە ڕەوزەی کلێڤەر بوو بە هەمان شێوە لە قوتابخانەی کلێڤەر ناونووس کردەوە. قوتابخانەی کلێڤەر لە کاتێکە کە دامەزراوە ئەوە بۆ 7 ساڵە بێ کچەکەم لە قوتابخانەی کلێڤەرە. قوتابخانەیەکی زۆر باشە، زۆر سەرکەوتووە، لە ڕووی دەرسەکانیانەوە زۆرم بەدڵە، لە ڕووی پەروەردەیانە زۆرم بەدڵە. بەڕاستی مەکتەبێکی زۆر باشە. دوای سەرکەوتن و ئەنجامێکی باشی قوتابیانمان هەڵساین بەکردنەوەی باخچەی منداڵانی کلێڤەر بۆ هەردوو قۆناغەکانی KG1 و KG2 و بۆ تەمەنی 4 ساڵی و 5 ساڵی و بۆ ساڵی یەکەم بە ستافێکی شارەزا لە مامۆستایان و خوێندن بە زمانی ئینگلیزی توانیمان چەندین گەشت بە پەپولەکانمان بکەین. بەگشتی لە هەڵسوکەوتی مامۆستایان لەگەڵ قوتابیان ڕازیم. قوتابی هەست بۆی دەکا کە وەکو ماڵی خۆیتی شێوەکی هاوڕێیانەیە زیاتر. لایەنی پەروەردەی ئەلحەمدولیلا زۆر یارمەتی دەرن بۆیان کە هەفتانە هەڵسەنگاندنیان ئەدەنێ و ئامۆژگاریان ئەکەن. ئەلحەمدولیلا لە ماڵەوەش جێبەجێ ئەکەن، لایەنی پەروەردەیان زۆر سەرکەوتووە. ئەوە ئێستا مناڵی من لە ماڵێ دەیکا لە دەرێ دەیکال وەکەسە فەرقی لەگەری خشکە، یعنی بەڕاستی لە مامۆستایەکانیان ڕازیمە، یعنی زۆر پەڕۆشی منداڵەکانن بەڕاستی زۆر لە ڕێیان ڕازیمە. لە قوتابخانەی کلێڤەر منداڵ ڕۆژ بە ڕۆژ هەست دەکەی هەڵسوکەوتی بەرەو باشی دەچی
ینی وانەکان هەم زانستی هەم تربەوی سوودێکی زۆر بە منداڵان دەگەینە. ئاستی قوتابیەکان کچەکەم لە پۆلی یەکەوە هەتا وەکو ئەم ساڵ مەرحەلەی حوتێتی زۆر لێ ڕازیم هەموو ساڵێک ماشەڵڵا دەرەجەی باش و دووەم و سێم بووە پڕەکەیشم هەر لە پۆلی یەکەوە تا سێ زۆر باشە زۆر لیان ڕازی. بۆ ساڵی خوێندنی 2017-2018 هەڵساین بەکردنەوەی ئامادەیی کلێڤەر بە سەرپەرشتی پۆلێک لە مامۆستایانی شارەزا و بە ئەزمون و وەرگرتنی قوتابیانی 12 زانستی. پێشنیارێکی وام نییە چونکە مەکتەبەکە ئێستا لە ئاستێکی تەواوایە لە هەموو شتێکە زۆر مەزبوطن زۆر باشن لە ڕووی خوێندنیانەوە لە ڕووی هاتوچۆیانەوە لە ڕووی پاکوتەمیزیانەوە هیچ مشکلێکیان نییە. تێبینیم نییە لەسەر قوتابخانەی کلێڤەر قوتابخانێکی نمونەیە بەڕاستی لەسەر ئاستی هەرێم بە تایبەتی لەسەر ئاستی کوردستانیش تایبەتی لەسەر هەولێریش زۆر نمونەیە بەڕاستی ینی لێیان ڕازیمەوە. بێگومان هەر هەموو کارێک بێ کەم و کورتی نابی بە هەمان شێوە ینی مامۆستایان زوو چاوپێکوتن لەگەڵ دایک و باوکان بکەن هەم ئەوان گلەی خۆیان بگەین و هەم دایک و باوکی گلەی خۆیان تا تێگەیشتن لێک تێگەیشتن هەبی و بتوان بەرەو باشتری بن. الحەمدولیلا زۆر لیان ڕازیم چونکە نمرەکانیان بەرزە هەرسێکیان هیچ ینی ڕخنە و گلەیەکم لیان نییە مامۆستاکانیش جێی دەستیان دیارە قوتابخانەکەش دیارە کە مامۆستاکانیان هەڵبژار مامۆستای باشیان هەڵبژاردو بۆ ئەوی قوتابیەکان سەرکەوتوو بن من هەرسە قوتابیەکەم الحەمدولیلا سەرکەوتون. قوتابخانەی کلێڤەر ساڵانە نوێبوونەوە بەخۆیەوە دەبینێت لە باڵەخانە و ستاف و مامۆستایانی. پەروەردە و فێرکردن بە شێوازێکی جوان و سەردەمیانە دەکەینە خۆراکی قوتابیەکانمان.